ئەستا رەمەزانی خەڵک پابەندە بی زۆر حتا ئەوە لە پێش توانێ ئەوە ڕێمانی شماندانە کە مامەی لەبەر دەکەین بەبێ کە مامە چکە پاک خاوێنترە و لە بەو نەخۆشیش پاک خاوێنتری نەما ئەوە شماندانە هەر کەس لە یەک دوورە بەڕێکردنی مەشتری ئێمە ساڵی 12 مانگ دوکانمان هەیە بە زیاتر ئیشی تورشی زیاتر ڕەمەزانان خواستی هەیە ئەوە خەڵکە کە زیاتر حەزی لێ ئێستا سفرەی ڕەمەزانان زیاتر تورشی هەبیتن ڕەمەزانانیش عادەتەن ئیزدەحامێکمان هەر لەسەر هەیە لەبەرەوەی خەرکێکی زۆر هەیە زیاتر زۆرقی لەسەر ڕەمەزان نەکەوتە سەر تورشی ئێمە بەعادەت دوکانمان هەیە و چەند ساڵی شەو ئیشەی دەکەین. سێدابە مژە بیشولی دکەین تقریبا 20 ساڵتە هەیە معاملە هەی مەغزەن ئەمتی وێرێ درست دکەین شنیک و ئەم نەڤێرێ عرەست دکەین ئەم تفروشین ئەوجۆ ئەنواع ترشیەتەین ینی زەیتونە تروزیە قەرنەبیتە کەلەمیە فلفلە ینی گەلە ناوێتەین و عالم هەیەکی حش دي او ديويت ام ديني يعني كوتشت فيت ام ويت ديني خدي خلكي ما بسرعه ما حش خالنا ترشي تكاتشن كل شكي سلكه طيبه هي برمضان ترشي وشربت او تشتوي عالم حشید که بس بار آبوری خواستن پیش دلار آبوی بگوی بازاری هایی بصراحة یه گلک ضعیفه طیبت خواستن در خلق ایواری تتسی کیدا و ترشی بگوی خواستن خالنا ترشی و زیتون و چندا عالم حشید کرد چون چکی وکی سلکیه و یه هایی کار بو خو ویدی الحمدلله بگوی خلق بابتر تاکید ستشت فرد کرد ارزاقی چی خالنه چی گوی فرد بگوی اگه بود شکی دیگه بچم نانی کرمان شکی فرض کرد بگم تو شکی یعنی شکی کمالیاته. Здравствуйте, меня зовут Линдина Юля, я директор благотворительного фонда «Собаки, которые любят». И сегодня у нас второй день нашего мероприятия. Проходит сегодня благотворительный квест «Помогать легко». Сегодня мы здесь учим наших людей, наших горожан, то, как правильно помогать бездомным животным и делать это системно. Я сюда пришла в качестве гостя. Мне было интересно посмотреть, как вообще выглядят такие выставки, познакомиться с животными, которые хотят домой, и узнать о способах волонтерства, какие есть способы помогать. А у меня сейчас нету домашних животных, просто в связи с тем, что я часто переезжала, у меня не было возможности взять такую ответственность на себя, но я об этом задумываюсь в ближайшем будущем. Хочу завести себе собаку.